ئەم بەڕێزە نووسیەتی سڵاو مامۆستا دروستە ڕۆژوو بۆ دایکم بگرم، دایکم وفاتی کردووە، خێری ئەو ڕۆژە دەڕوات بۆ دایکم. بەڕێزەکەم خوا لە دایکت خۆش بێ، خوا لە دایک و باوکی هەموو لایەکمان خۆش بێ، ئەوانەی زیندوون خوای گەورە ساغ و سەلامەتیان کە. ئەزیزم، ئەگەر بەعەمدی دایکت لە کاتی خۆیدا بەعەمدی ڕۆژووی خوارد بێ، نەک بەعوزر، ئەگەر بەعوزر خوار بێتی و مرد بێ بە سەریا و کاتی نەبوو بێ، ئەوە هەر هیچی لەسەر نییە. یعنی ئافرەتێک کە دایکی تۆیە بە عوزری شەرعی ڕۆژووی خوارد بێ، بەهۆی نەخۆشی، بەهۆی عادەی شەرعی، بەهۆی منداڵبوون و لە دوایدا دەرفەتی گرتنەوەشی بۆ نەڕەخساوێ، ئەتر هەر وردەوە لە نەخۆشیەکە پیسی کردووە تا مردووە، دەرفەتی گرتنەوەی نەبووە، ئەمە هەر کاکە هیچی نایە بۆی بگریەوە یان پارەی بۆ بدەی یان هیچ شتێک. بەڵام ئەگەر دایکی بەڕێزت بەعەمدی ڕۆژووی خوارد بێ و مەجالی قەزاکردنەوەشی گرتنەوەی نەبوو بێ، فریان نەکەوت پێ بگرێتەوە، دروستە بۆ تۆ دوو شتی بۆ بکەی. یەکەمیان لە حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە، دروستە تۆ بۆی بە ڕۆژوو بی. ئەگەر تۆ خۆت قەرزاری ڕۆژوو نەبی، جا تۆ کوڕێکی کچێکی ئەزیزەکەم بزانە، خۆت قەرزاری ڕۆژووی مانگی ڕەمەزان نەبی، دەتوانیت لە مانگەکانی غەیری ڕەمەزاندا بڵێ یا ڕەبی خوا بەیانی لە نێتی ناودڵی خۆدا خوا بەیانی بە ڕۆژوو دەبم لە جیاتی ڕۆژوە فەوتاوەکانی دایکم. ئەو وەکو دایکت خۆی لە دنیادا ڕۆژەکەی گر پێ ئاوایە. دووەمیشیان دەتوانی فیدێ بۆ بدەیت. یعنی بۆ نمونە تۆ بۆ خۆت قەرزاری ڕۆژووی، توانای ڕۆژووگرتن نییە، خەمی دایکیشتە، یەقینت هەیە کە بەعەمدەن ڕۆژووی فەوتاندۆ و مەجالی گرتنەوەشی نەبوو نەیگرتوتەوە. ئیمامی نەوەوی لە شەرحی صحیحی موسلیمدا باسی کردووە، دەفەرمێت دەتوانی هەر ڕۆژێک بۆ نمونە 3000-4000 دیناری بۆ بدەیت بە خواردنی فەقیرێک، بیدەی بە فەقیرەکە خۆی بیدا بە خواردن. بۆ هەر ڕۆژێک 3000 بۆ 4000 لە زیاتی هەر ڕۆژێک کەفارەتی بدەیت. جا شەرنی مانگێک بەسەرێکەوە بدەیت. مانگێک 30,000 بۆ 40,000 بۆ 10 ڕۆژی، مانگێکی تە ساڵێکیکە 10 ڕۆژی تر. ئاوا بەو شێوەیە. یان بۆی بگرەوە بۆ خۆت ئەگە قەرزاری ڕۆژوونی و توانات هەیە، ئەگەر قەرزاری خۆت و توانای ڕۆژوگرتن زۆر نییە، لەسەر مەسەبی ئیمامی شافعی دروستە کەفارەتی ڕۆژۆکەشی بۆ بدەیت، وەکو ئیمامی نەووی لە شەرحی صحیحی موسلیمە باسی کردووە. بەنسبەت ئەو کەسانەوە کە دەپرسن ئەرێ مردوو ئەم خێر و خێراتی پێدەگا، شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت لە مەجموع فتاوادا لە مجلدی 24 لاپەڕی 366 و 367 دەفەرمێ وتنازعوا في وصول الأعمال البدنية كالصوم والصلاة والقراءة والصواب أن الجميع يصل إليه. شيخ الإسلام ابن تيمية رحمة خوالي بدا فرمي زانایان ناکۆکیان هەیە، واتە هەمویان یەکدەنگنین لەوەی ئەو کردەوانەی بەجەستە دەکرێن، وەکو ڕۆژوو، وەکو نوێژ، وەکو خوێندنی قورئان، ئەمانە بەجەستە دەکرێن. ئایا ئەمانە خێرەکەیان بە مردوو دەگا؟ دەفەرمێ ئەوەی وەسەواب، ئەوەی کە ڕاست بێ، ئەوەی زانایان زۆرتر بڕوایان پێی بێ و لە قورئان و سونەت لێ حاڵی بوو بن، دەفەرمێ ئەمانە الجەمیع یەصل إليه، هەمووی بە مردووەکە دەگا، هەمووی بە مردوو دەگا. جا شیخ الئیسلام دەفەرمێ هەندێک زانا وتویان ئەوەنی خوا دەفەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى لە سوورەتی النەجم ئاەتی 39 دا پەروەردگار دەفەرمێ ئینسان ئەوەی کار و کردەوەی خۆی نەبێ سوودی پێ ناگەیەنێ. دەفەرمێ بەڵام خوا نەیفەرمووە لەم یەقل إن الإنسان لا ينتفع إلا بسعي نفسه، براینە خوای گەورە نەیفەرمووە ئینسان بەغەیری کردەوەکەی خۆی نەبێ سوود نابینێ. نمونە دێنێتەوە شەیخ الئیسلام دەفەرمێ ئەگەر کەسێک ماڵ و سەرۆت و سامانی هەبێ، لە کوردەواری شادەڵێ بەتەمای ماڵی خەڵک مەبە، ماڵی خەڵکی تۆ نییە، بەڵام ئەگەر کەسێک بە ڕەزامەندی دڵی خۆی بەشێک لە ماڵی خۆی بە هەدیە بدا نارد بۆ تۆ، پیاوەتی لەگەڵ کردی، مەردایەتی لەگەڵ کردی، چاکەی لەگەڵ کردی، ماڵەکەی خۆی بۆ هێنایتە ماڵەوە، ئایا سوودت پێ دەگەیەنێ یان نادەبێتە ماڵی تۆ؟ دەفەرمێت کردەوەکانی جوان، کەسێک کە دەستی لەم دنیاە بڕاوە، کەسێک قورئانی بۆ دەخوێنێ، فاتیحای بۆ دەخوێنێ، خێر و خێراتی بۆ دەکا، بۆی بە ڕۆژوو دەبێ، دەفەرمێ ئەمانە هەمووی پێدەگا. ڕێی شەیخ الئیسلام لە مەجموع فتاوادا ئاوا بەو شێوەیە. بۆیە ئینشاءالله بەڕێزەکەم تۆ هەوڵ بدە تا دەتوانین ڕۆژوەکان بۆ دایکت بگرەوە و ئەو کاتانەش کە زانیت هێشتا ڕۆژەکانی زۆر فەوتاون و ناتوانانی هەمووی بۆ بگریەوە، ئینشاءالله هەر ڕۆژێک خواردنی هەژارێک 3000 بۆ 4000 بدە بە فەقیرێک لە زیاتی هەر ڕۆژێکی دەکەوێت. بەڵام بەڵام وریابین کەسێک بۆ خۆی لە هەموو عمریا بڕوای بە نوێژ نەبووە، هیوا هەیە لە تەمەنیا سوزدەیەکی بۆ خوا نەبردووە، هەر بڕوای بە ڕۆژوو نەبووە، لە ڕەمەزانە جگەرەی کێشاوە. ئەمانە کاکە گیان هەر هیچیان پێ ناگا، ئەمە هەر خۆی لە دنیادا بڕوای پێ نەبووە. پێویست ناکە مەلایەکی قورئان خوێنی بۆ بگریتە تخوا خەتمێکی قورئان بۆ دایکم کە بۆ باوکم کە وەڵا لە ژیانیان نوێژی نەکردو نوێژی بۆ قەزا بکەوە، لە ژیانیا بڕوای بە ڕۆژوو نەبووە، ڕۆژووی بۆ بگرەوە. ئەمە خۆ خەڵەتاندنە، هەموو پارەی سەرۆت و سامانی ئەم دنیاە بۆی بکەی بە فەیدێ و کەفارەت بەخوا لە جێگەتی ناکەوێت.
بەڵام ئەوانەی ئەهلی ئیمان بوون بەهۆی نەخۆشی بەهۆی عوزر یان عەمدەن بەڵام ئینکار نەبوون بەڵام دژایەتی دینیان نەکردووە بەڵام خۆیان بە گونەهباری قاپی خوازانیوە و مەجالیشیان نەبووە بیگرنەوە دروستەوەی کە باسم کرد ئینشاءڵڵا وەڵامێکی شەرعی گونجاوە و خوای گەورە لە مردوەکانمان خۆش بێ و ڕەحم بە دایک و باوکە زیندوەکانمان بکات.